ئەشێ تاکی کۆمەڵکار بیرتیژێک بێ زانستە شەرعەکان زوو ئیحتیواکە زوو ئیستیعابیکە زۆر بخوێنێتەوە مەجالی زۆرە زوو شارەزا بێ یا پێشتر کولەی شەریعەی تەواو کردووە لەبەرەوە ئەم دەرسانە بەلایەوە شتێکی ئاسانن زووی بڕێ تاقیکردنەوەکان ئەکسەرە بڕ ئەشەیەکی تر کۆمەڵێک ئیلتیزاماتی ئەخلاقی خۆی لەناو عەشرەت و ماڵ و مناڵی کەس و کاری خۆیان بۆی وەریگرتووە یەکسەر وەکو قاڵبە دینداریەکە لە لای ئێمە دەرکەوێت ئەم پیاوە نازانین دیندارێتەکەی بەم عیلمە شەرعیەی ئێمە وەکو منهەجەکە یا ئەخلاقی عەشایری قیەمی ناوچەکەی خۆیەتی یان عەشرەتەکەی خۆیەتی وەریگرتووە بە هەر حاڵ لای ئێمە مهم ئەوەی بزانین گیانی هەرەوەزی ئەم کەسە چەند چونکە ئەم دوو خاڵە بەز نین زانستی شەرعی هەیە پەروەردەیەکی ئیسلامەتیشی وەرگرتووە هەرەمە کافی نییە بۆ ئەوەی ئاست و پلەی بەرزکەینەوە بۆ بەرزتر بەڵکو ئەبێ بەرپرسانی ئەو کەسە بە تەواوی هەست بکەن بەبێ تەکەلف کە ئەم پیاوە هەستی گیانی هەرەوەزی و کۆمەڵکاری لە ناخیا هەیە حەزی بە سەرخستنی ڕەوتەکەی حەزی بە دۆستایەتی برایانی ترێ هەر ئیشێکی پێ ئەسپێردرێ ئەنجامیەدا زۆر سەلیس یعنی زۆر ئاسان و ئاسانکارانە دێتە پێشەوە بۆ کارکردن ئەمە مهمە کەوابوو پێویستە هەست بکرێت کە ئەو تاکە لەگەڵ هاوبیرانیا زۆر ئاسانکارانە کەوتۆتە کار ئەم هەڵسەنگاندنەش چێ پێی هەڵەستێ چێ ئەم تەقیمەی بۆکە ئەبێت چوار کەس ئیمزایکە بەرپرسی ئاستەکەی بۆ نمونە خۆی هاودینە ئەبێ هاوبیرەکەی لەگەڵ ئیمزایکە پەروەردەکاری ئەو باڵە ئیمزایکە هەستەوانەکە ئیمزایکە چونکە هەرێکە لەمانە هەروەها نوێنەری ڕێبەرێتی ئەگەر هەبوو لەو شوێنە ئەویش ئیمزایەکە ئەم چوارە پێویستە تەزکیەی بکەن بڵێن بەڵێ شایانی ئەوەیە بچێتە پلەیەکی بەرزتر کابرای ئیداری کابرای ئەمیری متابعەی کردو هەڵس و کەوتی بینیوە کابرای پەروەردەکاری وەکو مفتیشی مەکتەب وایە مفتیشی مەکتەب ئیشی ئەوەیە ئەڕوا گەڕێ بە مەکتەبەکانە بزانە مەنهەجەکەیان تەواو کردووە یاننا مامۆستایان هەیە لەو مەکتەبە لەسەر میلاکی مەکتەبەکە خۆی یا محاضریان بۆ گرتووە ئەو منهەجە بۆچی تەواو نەکراوە ئایا کتێبیان لە بەردەستا هەیە یانی ئەمە ئیشی پەروەردەکارە و متابعەژە کاتۆ بزانێوانە پەروەردەکردنیان چەند وەرگرتووە بەڵام ئەوەی کە ئیشی هەستەوان متابعەی وا کاتۆ نەسمرین بە جاسووسێک منافقێک نەخزێتە ناو سەفەکانمانەوە ئەم هەستەوانە متابعەی ئەوە کاتۆ بزانێ ئەم کابرایە تا چەند لەگەڵمانە سەرڕاست هاتۆتە ئیشەکەەوە لەبەرەوە برانی بەڕێزم لە پلەکانی خوارێ هاودین و هاوبیر هیچ پەلەمان لەوە نییە سەری خینە سەروتر یەکێتی پارتی نەرویج ئەمریکا بەریتانیا ئەڵمانیا جاسووسە نەرێتە ناومانەوە ڕەوتێکی عەلەنیە هیچ مەناعەتمان لێنی ئەوەندەی شەو نوێش پێەکەین تا پشتێشکین یا ڕاستە بێتەوە لەگەڵمانۆکو ئەو خەڵکە یا بە منافقی هەموو معاناتێ هەموو نوێژێکی لێبێ بە معانات هەموو شەو نوێژێکی لێبێ بە حرەسیاتێکی زیادە و قورساییکە کەوتە سەرشانی تا تەحەمولی ناک چونکە هیچ کەسێک نییە لە سەفی ئیسلامەتیان سەبر بگرێ ئەگەر بە دافعی ئیمانی خۆی نەبێ حتا ڕیابازیەکە ئەوەندە تەحەمل ناکە بەڵام ئیمانی خۆی وای لێکە شەو نوێژی وەزعی خۆی ئیترێمەش ئەنواوەشکەڵ ڕێبازی ترمان نەبیگرینە بەر بۆی بزانین ئاخۆ ئەوەی کە مرۆر و دەغەڵە ئەوەی جاسووس و منافقە لە سەفی خۆمان دووری خەینەوە بەڵام ئێمە بە تەکید لە هەموو لایەکەوە وا تەماشاکەین کە ئەمە ئەهلی ئیمانن هاتوونەتە ناو مسلمانانەوە و حەز بە سەرخستنی ئەم دینە ئەکەن هەموو لایەکیشمان بەوە دڵخۆشەوی ئەمە نقطەیەکی مهمە کەوا بوو گیانی هەرەوەزیەکەش پێویستە هەر یەکێ لە بەرپرسی ئاستەکەی پەروەردەکاری هەستەوانی نوێنەری ڕێبەرێتەکەی کە هەیە تەزکیەی بکەن بۆی بچێتە سەروت